سێ مانگ بەر لە ئەمڕۆ بەری بەیانی رووسیا تەقەی لە ئۆکرانیا هەستان. کۆمەلگەی نێودەوڵەتی زۆریان وت کاکە مەکە. پۆتین گوێی بە کەس نەدا، وتی ئەمن حسابمیان گۆ. لە تەلەڤیزیۆن دەرکەوت وتی ئۆکرانیا لە پەناوە معاملەی کردووە بچێتە ناو ناتۆ. ئەمە هەڕەشەیە بۆ سەر مۆسکۆ نایەڵین. پوتین ئیشی خۆی کرد. لە یەکەم لەحزە و تاریک و ڕوونی 24 شوباتە رووسیا موشەکێکی بەکیبەوە ناهەڵی تەکات. هیچی وەک باران بۆمب و موشەک و تۆپ لە ئۆکرانیا تەقینەوە. با سالار لە مۆسکۆ دەرکەوتوتی لێندان یەکەم ئامانج مەرامی ئێمەی حاصل کرد. هەڕەشەی رووسیا هێزی زەمینی و ئاسمانی ئەوەندە بەکارە لە جیهانە واکەوتەوە هێندەی پێناچێ ئۆکرانیا ئاگرێ، بەڵام وا دەرنەچوو. هێواش پەلامار و هێرش نەخنی تێکەوت، بەرگری و ئیرادەیەکی بەرز لە ناو ئۆکرانیا بیندا. کۆمەلگەی نێودەوڵەتی و مرۆڤایەتی لە پشتیان وەستان. ئەمریکا 3 ملیار و 700 ملیۆن دۆلار، یەکێتی ئەوروپا 13 ملیار و 26 ملیۆن دۆلار، کەنەدا و بەریتانیاش 4 ملیار و 500 ملیۆن دۆلار هاوکاری ئۆکرانیایان کرد. ئەم شەڕە سابقە و وەرەوەری پێشتری هەبوو کە رووسیا دوورگەی کریمیایی بەخۆیەوە لکاند. ڕۆژاوا بای ملیاران دۆلار چەکیان دایە ئۆکرانیا. مۆسکۆ بەمە قەڵس بوو، وتی بە شەڕ ئۆکرانیا لە چەکی خەتەرناک دا ئەماڵی گەر بگاتە تینمان دەست بۆ چەکی ئەتۆمیکە بین. شەڕ 12 ملیۆن و 500 هەزار ئۆکرانیا وارە و دەربەدەر کرد. ماڵەخانە و شارەکانی خاپوور کرد. ماریۆپۆل زۆرترین زەربای بەرکەوت. ئۆکرانیا دەڵێ 95 کاول کراوە. مەراقی ڕووسەکان کیڤە، هەرچەند ئەکەن هەر بۆیان ناگیرێ. بە تۆپخانە و بۆمب و فڕۆکە تەخت و تاراجی دەوروبەری کیڤیان دەرهێناوە. بە گوتەی بەرپرسانی ئۆکرانیا شەڕ 100 ملیار دۆلار زەرەری لە وڵات داوە. 130 گێڕخانی ئۆکرانیا لە ناوچووە. لە 3 مانگدا رووسیا 7,600 کیلۆمەتر چوارگۆشە لە خاکی ئۆکرانیای گرتووە. رووسەکان بێزەرەر لەم سەرکێشە دەرنەچوون. ڕۆژاوا و ئەمریکا سزای مۆسکۆیاندا ئابووریان هەڵتەکاند. ئێستا هەڵاوسانی ئابووری لە رووسیا گەیشتووەتە 120. لە بانکە جیهانیەکانە 360 ملیار دۆلاری رووسیا بلۆک کراوە. شەڕی رووسیا بۆ سەر ئۆکرانیا گرانی خستە بازارەکانی جیهان. نرخی نەوت و گازی بەرز کردەوە. کاریگەری لەسەر ئابووری جیهان کوردستان و عێراقی جێهێشت. کۆتایی ئەم شەڕە جارێ دیار نییە. جەنگ هێشتا لە قۆناغی سەرەتایە. ڕەنگە چەند ساڵێکی بوێ تا دەرکەوێ داخۆقامیان براوە و کامەش دۆڕاوە.